ماوەیەکە دوو کۆمپانیای ئەمنی هاتوونەتە قەزای کەلار و ئەرکی پاسەوانیکردنی ناوچەی پیشەسازیان گرتووەتە ئەستۆ. ئەمە لە کاتێکدا هیچ ڕێککەوتنێکی یاساییان لەگەڵ لایەنی ئەمنی و کەسبکارانی ئەو شوێنە نییە و سربەخۆ و بێگوێدانە ئیداری قەزاکە کارەکانیان دەست پێ کردووە. کاری ئەم کۆمپانیایانە نیگەرانی کاسبکارانی بە دوای خۆی داهێناوە و دوو ئەندام پەرلەمانیش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا داوا لەلایەنی پەیوەندیدار دەکەن هەرچی زووە ئەم کارە ناڕەوایە ڕابگیرێت و ڕێگا نەدرێت لە ژێر ناوی جیاجا پارە لە کاسبکاران و هاوڵاتیان بکێشرێتەوە. یەکەم، ناوچەی پیشەسازی کەلار دەکەوێتە ناو شاری کەلارەوە، جگە لەوەی لە ناو کەلار هەزاران کارمەندی پۆلیس و ئاسایش و کارمەندی تری تێدایە و دوکاندارەکانی ناوچەی پیشەسازی خۆشیان پاسەوانیان هەیە و کەسیش دزی لێ نەکراوە، کەسیش داوای پاسەوانی نەکردووە. ئیتر زەرورەتی ئەم کۆمپانیا ئەمنیە چییە؟ دوو، ئەم کۆمپانیا ئەمنیە هەر لە خۆیانەوە چەند شەوێک چەکداریان ناردۆ بۆ ناوچەی پیشەسازی و بۆ پاسەوانیکردن لە کاتێکدا نەعەقدیان لەگەڵ سەعر و هیچ شتێک لەگەڵ دوکاندارەکاندا نەبووە و نەکراوە. لە بەرامبەردا قەیمقامێتی کەلار بڕیاری داوە کاری کۆمپانیا ئەمنیەکان ڕابگرن تا ساتی گرێبەستکردن لەگەڵ ئەو شوێنەی کاری لێ دەکەن. وتەبێژی ئیداری گەرمیانیش دەڵێت کاری کۆمپانیەکە یاساییە و مۆڵەتی فەرمی وەزارەتی ناوخۆی هەیە و دەتوانێت لە هەر شوێنێک بیەوێت کار بکات. سەبارەت بە هەردوو کۆمپانیای سکیوریتی کە ئێستا لە شاری کەلاران و دەنگۆیەک بڵاو بۆتەوە بە جۆرێکی سارەکراوەکە ئیداری گەرمیان مۆڵەتی پێداون نا بەعەکسەوە ئەو مۆڵەتە مۆڵەتێکی فەرمیە لە وزارەتی ناوخۆ وەرگیراوە و نووسراو هاتووەتی ئیداری گەرمیان و داوای کارکردنیان کردو لەم جێگایە و ئیداری گەرمیانیش بە پێی ڕێنمایەکان تامیمی کردوتە سەردام و دەستگا معنیەکانە وەک چی وەکو قایمقامێت چی وەکو پۆلیسی وەکو ئاسایش و پێشیان ڕاگەێنراوە لەلایەن سەرپەرشتاری ئیدارەی گەرمیانەوەکە بۆیان نییە بە هیچ جۆرەیەک بە زۆرە ملێ بە سەپاندن گرێبەست لەسەر لەگەڵ هەر لایەنێکا بکەن. بەشێک لە کاسبکاران و دوکانداران کاری کۆمپانیاکە بە باش دەزانن بۆ پاراستنی دوکان و کەلوپەلەکانیان و متمانەیان داوەتە کۆمپانیاکە، بەڵام بەلای بەشێکی تری کاسبکارانەوە پێویست بەوەها کۆمپانیایەک ناکات پاسەوانی ناوچەکە بکات. دیارە ئێمە وەکو ناوچەی پیشەسازی کەلار بۆ یەکەم جارە پاسەوانیەک بە شێوەیەک دروستکەینە ناوچەی پیشەسازی کەلار کەوا بەرپرسیار بێ بەرامبەر هەموو دزیەک و حاڵەتێکی نەخوازرا و بتوانین قەرەبووی لێوەرگرین. ئێمە لەوە پێش کۆمەڵی حەلەسمان هەبووە و کۆمەڵە حەلەسانە هیچ التزامێکی قانونی یا التزامێکی یاسایی نەبووە. مەسەڵەن بتوانین ئەگەر دوکانێک تووشی دزی بێ بتوانین ئەم پیاوانە قەرەبوومان بکەنەوە. هیچ کەشێ ڕووی نەداوە لە خوازیاو بێ لە ڕووی ئەمنیەت و ئێمە چتمان غرازمان ها لە دەرەوە ئەوە تا ئەم پەر بۆ پەر کەس نەتەنکیەکێ برێ نەچێکێ برێ. زۆر جار سوتفە بووە من شەوانە هاتمە بۆیرە یەکسەر حارەچەکە لەبان سەرم حاضر بووە هەتا پێی زانیە کە من کێم. ئەم مەجموعە کە هاین لێرە هیچ نالارێکمان لە حرەس نییە، هیچ ڕووی نەداتە لێرە. ئێمە پەنا بووین بۆ بێژین بڵاکەم فریامان بکەفون مەثەڵەن دزیمان لێکرێ حاڵەیەک تەوەرێک ئەمانەش مەجموعەیە حرەسن دەور 14 ساڵ لێ گشتمان ناسن فەقیر و خاوەن عایلن بۆ کێ بشنەمانە چەند مەجموعەیە 20 کەزیای لە حرەس لە حیسنای بۆ کێ بڕەنەمانە. ئێمە ڕاستی ناڕازی نیان تا پەنابووین بە کۆمپانیا. دروستکردنی کۆمپانیا و گروپی چەکداری بە ناوی جیاجیاوە مەترسیەکی دیکەیە لە مامەڵەکردن بە هێزە چەکداریەکانی هەرێمەوە بۆ مەرام و ئامانجی تایبەتی و حیزبی. هەروەها ترسی ئەوە هەیە لە داهاتوودا بەشێکی زۆری ئەو هێزانە بۆ مەبەستی تر بەکاربهێنرێن. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.